زارە چێ دەگەر بە من هەندێک مێژومە بوون دەگەر یاسینی ئیمار ئازی تای چووم مێژوندانت کاندایەتی ئەمیش وەسیلەی کڕیم گوتمە مێژێ هەوسادی نەیە پاولا گوتی بمزانی با لێم ناکرێت گوتم براگەی پشێمانی هاک پارەکە توێت ئەمەوە ئەگەی پشێمانش نێمە لە هەری لە ڕاهاتیمە ئەگە زەرەرت تێکرد خەبەرێم لۆ بنێرە زەرەری توێ دەمەوە وەلای دا چ خەبەرم هەندی ئەمن خەبەر لەوی نان خەبەرم لۆ نهاتوو خوا ئەو ڕحمەیە پێ کردیمە لە تەمەعەیە دنیاهەیە ئەی باش بوومە برا لە عاجی حسێنی مینۆی ئەودەلاغی ناوی حیوانم کڕین مال لە توتمێ بوو گەیمە کۆختەی قەسابەکات بە چەندم کڕی من هەندی قازان دەدامێ پتریشیان نەکرد بەرا نەمەزانی گوتی چارد ئینارە وەرگڕاتا ئەگەڕێمەوە کوڕە نەمیشەندی بیاخر مەرزم چار دینارە لێ وەرەگرمەوە تازە چار دینار گبوو نەگفت گفتیشتەکی گەورەیە ئەتاواتۆ سێزدە ڕوبع چاندامێ وەچی هاتەوە گوتم برا دیانە دامێن هەردەمێ گوتی گفتت نەدایە گوتم چار دینار وەرگرتنەکە بووی نەگفت هەندێکی دیشم پێشیان جێبوون گوتم برا خۆ گفتیوانم نەدایە خەریک بوون دوو بوون دەگەرم بەسەر بێن ئەمیش خەریک بووم دەگەریان بەسەر بێم دوای گوتمە گوێ چێن دەرێنە ئەوە لا گوتیایە سپیندارێنە کوڕە چێنە ئێچی گۆ کوڕێمە ئەم زەمیل مامی داکامن بوو وەلا حیوانێ دیکەشیان ڕوبەکەر بڕی بەران دینارەکەم لێستاندن ئێدا چوومەوە نیوەی قازانجم لۆ برگۆتی گەزەر کردبانم وتم بابم ئەگە بت بزانی بە حیوانێک کوێ قازانجەکەن نەتەدانم نیوەی پارەم دایە هەندی گوتی ئەگە زەرت کرد بە من چوە تۆداوە گوتم ئەگە بتزانی بە گوتمە میش ئەگە بزانی بە هەندە قازانجەکەم بە پترم لێ کرد دا لە دنیایە ئەگە پێت بکرێ هەر خوای لە خۆ ڕازی بکەیت بەس ئەلعان ئەو شتەیە سۆتینم ئەترسێم خوا غەزەب لێ بگشتی دەناودان سۆتێ سۆتانیش ئیلا لۆ خوای هەیە لۆ کەسی دینە چی دیکە بسۆتینی بەس لۆ خوای هە گەورە هەیە ئێدا لەک نەخۆ لە بە هەندێک ئەلعان گوتم هێشتانەکە عەشاراتی زۆر بەرا دیسە وابی دەناویشی دایە برا